من لە 2019 تەواو کرد هەر لەو کاتەوە بوومە بەوانە بێژ بەڵام هیچ دامزراندنێک نییە هەر نەک بۆ هەر من کە هونەرم تەواو کردە بۆ هاوڕێکانیشم کە عەرەبیە کوردیە ئینگلیزی مافەکەش سەبارەت بە مافەکەش کەسمان ئەو مافەمان پێ نەدا کە دامەزرێ هیوا هەیە 8 ساڵە تەواوی کردووە 9 ساڵە تەواوی کردووە وانە بێژە ینی نەکراوە بە گرێبەست حەقی میلاکێکی پێ نابەخشن وەکو میلاکێک بیکەن بە ڕەسمی وەکو خۆم ینی 3 ساڵە تەواوم کردووە لە 2019 وانە بێژم بەڵام ئەو مافە یەکێکم لە ئەوائیلەکان بەڵام دانەمەزراوین هیچمان هێمانە زیاترە لە من بۆ 9 ساڵە 10 ساڵە وانە بێژە هیمان وامان هەیە کە خێزاندارە منداڵی هەیە ینی ڕێگەی هاتوچۆ ئەکا ئەچێ بۆ لادیەکان بۆیە دانەمەزراوە ینی ئەویش حەقی خۆیت ینی دامەزرێت کە ئەو ڕێگە دوورەی کە ئەی بڕێت با بە دامەزراندن ینی بگا بۆ ئامانجەی هەمووان ئامانجمان هەیە ئامانجەکەشمان دامەزراندنە چەند ساڵە هاوڕێکانی پێش من چەند ساڵە ینی تاوایان کردووە زیاترن لە من ئەوانیش کە هەر تاوایان کردو ینی خولیای ئەویان هەبوو حەزی ئەویان هەبوو کە دامەزرن بەڵام بۆیان نەکراوە و ئەم ساڵ کە جەخت لەسەرەوە کرایە و کەوانە بێژە بێ دامەزرێ چوینە سەر جادە خۆپشاندانمان کرد بۆ ماوەی 3 هەفتە هۆڵەکانی خوێندنمان ڕاگرت قوتابیەکانمان دواکەوت خوێندکارەکانمان لە دەرسەکانیان دواکەوتن بەڵام ئەنجامەکەی ئەوە بوو کە پارێکی مەقتوعیان بۆ بڕینەوە و دامەزراندن نەگەیشتن بە دامەزراندن ینی ئەوە دانەمەزرین بەڵام ئێمە حەقی ئەوەمانەیە کە دامەزریان بینە عەقدێک چەند ساڵانی خزمەت ئەکەین پەروەردە یەکەم دەست پێشخەری خوێندنە کە تۆ لە پەروەردەوە فێر ئەکرێ بۆیە حکوومەت یان هەچ لایەنە پەیوەندیدارەکان یان پەرلەمان ئەگەر ینی بمان کاتە ڕسمی یان داممان مەزرێنێ بۆ ئێمەش خۆشە ئەو مافەمان ینی وەرگرتووە بەڵام هیچ ئەو مافەمان تا ئێستا وەرنەگرتووە ئامانجەکەی ئێمە گرێبەست بوو یان ڕسمیەک بوو ئامانجمان ئەوە نەبوو کە بڕەپارێک وەرگرین هەر هەمومان نەک هەر من قسە ناکەم بەڵام هەر هەمومان تاک بە تاکمان ئامانجمان ئەوە بوو کە دامەزرێن ببینە ڕسمی یان هەر بە گرێبەستیش وەکو گرێبەستەکان دامان نێن باشە وە گرێبەستەکەی ئێمەش کە داوامان ئەکرد پارێکی ئەوە نەبوو ئێمە بە 350,000-350,000 ڕازی بووین بەڵام ئەوان ئەوەشیان نەکرد هەستان خۆیان بە پارێکی مەقتوع کە بۆ دبلۆم 350,000 بۆ بەکالیۆرۆس 400,000 ئەوانەی کە لە 24 حسەیان هەیە ئەوانی کە کەمترن لە 24 حسە کەمتر پارەکە وەرئەگرن ئەوەش هەم غەدرێتر بوو لە وانەبێژ کرا هەنمان بوو وانەبێژ بوو وەکو ئێمە هاتە سەر جادا خۆپشاندانی کرد نەچوو هۆڵەکانی خوێندن بەڵام لە وانەبێژیەکەی لادرا هەنێک ینی چۆن بڵێم دەرسی کە دەحسەی ئەوتەوە و دەحسەیەشی بۆ حساب نەکرا هەمان بوو مانگینەوە دەوامی کردبوو ئەو پارەی مانگینۆشی بۆ حساب نەکرا چونکی لەبەرەوەی دەرکرا لە وانەبێژەکەی لادرا چونکی نە ئەبوایە کە سێ وانەبێژ هەر یەکە و 24 حسەی هەبوایە لە مەکتەبێ بووە ئەویش هەر غەدرێکی تر گەورە لە وانەبێژ کرا ئەبێ هەر یەکە و 24 حسەی خۆی بڵێتەوە نابێ وانەبێژێکی زیاتر بۆ ناگە 10 حسەشی هەبێن بیڵێتەوە ئەوەشیان نادا ئەنی ئێمە غەدرێ گەورە بوو لە وانەبێژ کرا ئێمە هەر سوورین تاوەکو ئێستش نوێنەرەکانمان لە پەرلەمان لە شار و شارۆچکەکانی کوردستان نوێنەرمان هەیە وانەبێژ تا ئێستش هەوڵی ئەوە ئەیەن ینی کە بکرێن بە هەمیشەیی گرێبەست ینی هەر هەوڵی ئەوە دەمەڵام کە حکوومەت یەکلایی ینی ئاوڕێک لە وانەبێژ نەکاتەوە تا بەیانی لەسەر جادە بە ئێمە حەقی تەلەبەکانمان خوێندکارەکانمان ئەخۆی بۆ ئێمە ویژدانمان قبوڵی نەکرد کە ئەو 3 هەفتەیەش کە لە دەرەوە بووین خۆپشاندانمان کرد تەلەبەکانمان دوا ئەکەوتن خوێندکارەکانمان دوا ئەکەوتن و لە خوێندنەکان دا ئەبڕان بۆیە هەر ئێستاش تموحی ئەومان هەیە کە دامەزرێن و دڵنیاش ینی ئەو تموحەمان هەیە ئینشەڵا دامەزرێن ئەگەر حکوومەتیش ئاوڕێکمان لێ بدات